سڵاو ئازیزان جارێکتریش بەخێر بێنەوە بۆ بەرنامەیەکی نوێمان لەسەر مۆندیالی ساڵی 2018 کە ئێستا لە رووسیا بەڕێوە دەچێت. لە بەرنامەی ڕابردووماندا لەگەڵ دانا حەمەکەریم وەرزشوان و ناوبژیوان باسمان لە پێشبینیەکان کرد بۆ یاریەکان و ئێستا کاکدانامان لەگەڵە جارێکی تر. کاکدانا سپاس دەکەم بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە. هەفتەی ڕابردوو چەند یاریەکمان بینی ئەتوانین بڵین ئەتوانین زیاتر باس لە هەڵسەنگاندنی تیمەکان بکەین ئێستا بزانین بەو پێ بوو کە پێشبینیمان کردبوو یان شتی نوێ هاتۆتە پێشەوە. سپاس دەکەم سەرەتا. زۆر سپاس بۆ بەڕێزتان و هەروە ڕێز و خۆشەویستی و هەوا زۆر سپاس. کاکدانا باس سەرەتا هەرچەندە ئەمڕۆژ چەند یاریەکی ترە بێ پاش چەند با بڵێن خولەکێکی تر یاری بەلجیکا پاناماش دەست پێیەکا و هەروها یاری کەش هەیە و تۆزێک پێش ئێستاش یاریەکەی کۆریایی باشوور و هەروها سوید کۆتایی پێهات. با لەمەوە سەیریکەین لێرەوە باسیکەین. ئاستی سویدت بینی تۆ پێت وایە سوید بتوانێت ڕوبەڕووی ئەڵمانیا بێتەوە لە یاری داهاتوویاندا کە ڕۆژی شەمەیە؟ بەڵێ زۆر سپاس هێرۆخاندیسان. بەڕاستی ئەڵمانیا لەبەرەوەی ئێستا خۆی سوستوتە وەزعێکەوە بۆ من ئەو یاریە وەکو یاریەکی کۆتاییە بێت بۆ ئەڵمانیا لەبەرەوە وا چاوەڕوان ئەەکەم بە پێی بۆچوونی من کە ئەڵمانیا لە یاری داهاتوویە لە هەردوو یاریەکەیە بگەڕێتەوە ئاستی کە هاندەرانی چاوەڕێی ئەەکەن لەبەرەوە یاریەکی قورسە بێت بۆ سوید بەتایبەتی چونکە ئەڵمانیا گەرەوە یاریە بدۆڕێنێ ئەکرێتە دەرەوە. باشە کاکدانا یاریەکەی ئەڵمانیا و مەکسیکۆ کە دوێنێ بوو حەزەکەم بە بینەرانیش بڵێم کە ئەم بەرنامەیە تۆمار کراوە ئێمە کە ئامادەیەکەین و پاشان پەخشیەکەین پاشکەمێکی تر. کاکدانا حەزەکەم بزانم ئەو یاری مەکسیک و ئەڵمانیا وەکو باسمان کرد کە دوێنێ بوو هۆی با بڵێن سەرکەوتنی مەکسیک چی بوو؟ بەرزی ئاستی تیمی مەکسیک بوو یاخود لاوازی ئەڵمانیا بوو؟ بەڕاستی هێرۆخان یاریەک نابێ بە قیاس بۆ ئەو ئەنجامی کە بینیمان چونکە هەروەکو بینیت ئەڵمانیا ئەگەر جێمی دووەم بەتابێتی جێمی یەکەم لە هیچ ئاستێکی بەرزان نەبووە لە جێمی دووەمە هەوڵێکی زۆریە بۆ ئەوی بگەڕێتەوە ناو یاریەکە بەڵام یاریە قیاس نییە بەس ئەوەیە طبعا لە دوای 33 ساڵ تا ئێستا مەکسیک نەیتوانێت لە ئەڵمانیا بێتەوە یەکەم جار بوو ئەم یاریە بێتەوە هەروە ئەڵمانیا ئەمە بۆ یەکەم جار لە یاری سەرەتایە بدۆڕێت کە ئەمە طبعا قورسە بەڵام وەکووتمان یاریەک نابێت بە قیاس بۆ هەموو پاڵوانێتێکە بۆیە یاری داهاتوویان زۆر چاوەڕوانەکەم لە بەرامبەر سوید و بەرامبەر کۆریا یاریمان و نەمانەوێت بۆ ئەوان چونکە هەرچکامێکیان بدۆڕێنێ احتیمالێ بکرێتە دەرەوە. نازانم کاکدانا من پێشبینی ئەوە ئەەکەم کە مەکسیک بتوانێت بۆ ئاستی کە بینیم یاریەکە هەردوو یاریەکەم بینی مەکسیک تا ڕادەیە هەستەکەم بتوانێت لە کۆریای باشوور بباتەوە بەڵام ئەوەی سوید و ئەڵمانیا تۆزێک یاریەکی زۆر گەرم و گوڕابێ نازانین ئەوەیان چۆنە بێت. باشە ئەی بابینە سەر یاریەکی بەرازیل هەرچەندە جەنابەت هاندەرێکی سەرسەختی بەرازیلیشی بەرازیل و بەلجیکاش باشە ئەمە دۆڕان نەبوو بە بەرازیل لەگەڵ سویسرایە یەکسان بێت؟ سێکە هێرۆخان وەکووتمان سەرەتای دەستپێکی ئەم پاڵوانێتیە سێ ئەنجامی چاوەڕوانەکراوێکیان بوو. یەکەم ئەوەی وەکو بەڕێزت ئیشارەت پێکرد یاریەکەی بەرازیل و سویسرا یاریەکەی ئەڵمانیا و مەکسیک و یاریەکەی ئەرجەنتین و ئایسلاندا هەرسێکی ئەنجامەکانی بۆیە وەکو بەڕێز دەڵێ لەسەر وەرەقا احتیمالە مامتە ئەرجەنتین بە ئاسانی لە ئایسلاندا باتەوە ئەڵمانیا باوەڕ ناکێ بدۆڕێ بە مەکسیک و بەرازیلیش تەسەوڕمان ناکرد یەکسان بێ لەگەڵ سویسرا. بەڵام وەکومان ئەمە دەستپێکی پاڵوانێتێکەیە هێشتا تیپەکان ئیتر تەواو بۆ من وەکو وەرزشەوانێک لەوانەیە بڵێم ئێستا خۆشترە بێت چونکە ئیتر ئەو تیپانابێ بکەونە خۆیان و پەلەقاژی ئەوە بکەن کە خۆیان ڕزگارکەن لەم مەرحەلەی یەکەمە. بەڵام هێرەخا وەکو وتیشمان یاری تۆپی پێ تەنها لەسەر وەرەقا دیاری ناکرێت و ئەو ئەنجامەی بەرازیل سویسا من پێم خۆشە ئیشارەت بە شتێکی کەش بکەم وەکو خۆشتان بینیتان ئێستا ڤار با بڵێن ڤیدیۆ ئەسیستەنت ڕێفەری لە بەرنامەی یەکەمیشا لەگەڵ بەڕێزت باسم کردوتم ئەمە بۆ یەکەم جارێکە ئەم سیستەمەیەتە ناو پاڵوانێتیەوە
ئێمە چاوەڕوان ناکەین 100% ڤار بتوانێت هەموو شتەکان بە شێوەیەکی باش بەرێوەڕێەوە. تا ئێستا چەند جارێک بەشداری کردووە هاتۆتە ناوەوە سەرکەوتووە، بەڵام چەند جارێکی کە بەشداری نەکردووە. لە یاریەکەی ئەمڕۆ هاتە ناوەوە لە یاریەکەی ئیسپانیا و پورتوغال ئەو گۆڵەی دیگۆ کۆستا کردی لە خولێکی 24 گۆڵی یەکسان بوون بە پاڵێکی وازەح هینا بە پێپێوە کە ئەبوایە لەویا ڤار تەداخل بکات، تەداخلی نەکرد. و لە یاریەکەی بەرازیلە ئەگەر بەڕێزیشت لە یادت بێ گۆڵی یەکسان بوون هێرشبەرەکەی سویسرا بە هەردوو دەست یەکەم جا بەدەستێ دوای بە هەردوو دەست پاڵ ئەنێ بە یاریزان بە بەرگریکارەکەی بەرازیلەوە، بەڵام نەڤار هاتە ناوەوە نەناو بشوانەکەش. ئینجاگەر بینی بێتی شتێکی زۆر سیر بوو. هەموو یاریزانەکانی بەرازیل بە حەکەمەکان و چکە لە ناو ساحەکانە شاشەی گەورەیە، هەموو سێری شاشە گەورەکە بکە ئیشارەتیان بۆ کرد، ئەها سێری کە فاڵەکە وازەحە بەس ناتنەوە. ئەمە دەڵەن تا ئێستا ئەمە مشتومڕێکی تیا دروست بووە کە ئایا ڤار بۆچی لە بەعزە شتێکی زۆر وازەحە نایەتە ناوە، بەڵام ئەو هاتنە ناوانی کە تا ئێستا هاتوتە ناوە بۆ پەنالتیەکەی ئەمڕۆ ڤار هاتە ناوە کە وایە لایمەنەکە بەهاتایەتە ناوە نەهات، بەس دوای ئەوە یەکسەر ڤار هاتە ناوەوە. و دەوری ڤار تا ئێستا ئەتوانم پێ بڵێم لە 100% سەرکەوتوو نەبوو دەوری ڤار، بەڵام باشە چونکە زۆر حاڵەت هەبووە پەنالتیەکەی کە بۆ فەڕەنسای گیرا ئەوە ڤار قەراری لەسەرا، پەنالتیەکەی ئەمڕۆ دیسان ڤار قەراری لەسەرا، چەند حاڵەتێکە بوو. بەڵام لە یەکشتی کەشە بۆ ئێمە باسی یاریەکەی بەرازیل و سویسراکەین لە دەقەی 71 فێرناندۆی بەرازیلی دوای ئەوەی هەوڵەیە تۆپێک لە ئاسمانەوە بێنێتە پەڕ بە ئەنقەز قاچی ئەبا بۆ سەر قاچی یاریزانە سویسریەکە لە دەقەی 70 بەلایانی کەمەوە ڤار ئەوایە ئەگەر کاتی سووریشی نێت، یان ئەگەر سووریشی باتێ ئەتوانێت چکە لە بەرەوەی قاچی ئەگۆڕێت بۆ سەر قاچی یاریزانە سویسریەکە، بەلایانی کەمەوە بۆیە کاتێکی زەردی بهێنێت. یعنی ئەم مشتومڕە هەیە. بەڵێ کاک دانا بەڕای من گەرموگوڕترین یاری ئەوەی ئیسپانیا و پۆرتۆگال بوو، یعنی ئاستی هەردووکیانی زۆر دەربڕی ئەم دوو تیمە کە وەکو پێشتری یعنی چاوەڕوانەکران هەردوو تیم زۆر بەهێزن. جا لێرەیە تۆ چۆن ئەتبینی ئەو یاریە؟ پێت وایە کامیان زیاتر پێشکەون؟ من بە دنیای ئەو یاریە تا ئێستا بەڕێز جوانی هاواری لەگەڵما ئەو یاریە لە سەرەتای پاڵەوانێتی کۆتا ئێستا ئەتوانین بڵێن بەهێزترین یاری وایە. یعنی هەموو ساتێکی یاریەکە چۆنەڵی خەتەر بوو، هەموو ساتێک. بەڵام ئەوەیە کریستیانۆ ڕۆناڵدۆ بۆ جارێکی تر لەم یاریە لە ئاستی بەرزی خۆیان لەو پەڕی ئاست بەرزیە بوو، بۆیە بینیمان بە بۆنەی کریستیانۆ ڕۆناڵدۆ توانیان پورتوغال بگەڕێنەوە ناو یاریەکە چەندە پێش ئەوان پێشکەوتن. بەڵام تیپی ئیسپانیا یەکشمان لەبیر نەچێت. هێرۆخان زۆر سپاس تەمەنەوە ئێستا بەبیرێنامەوە. تیپی ئیسپانیا لە کێشەیەکی زۆر گەورەیە بوو پێشەم یاریە، 2 ڕۆژ پێش ئەوە ڕاهێنەرەکەیان دەرکرد بە بۆنەی ئەوەی کە کۆنتراکتی ئیمزا کردووە لەگەڵ ریال مەدرید بەبێ ئەوەی لە هەمان کاتشە کۆنتراکتی هەیە لەگەڵ هەڵبژاردەی ئیسپانیا بەبێ ئەوەی یەکێتی تۆپی پێ ئیسپانیا ئاگدار کاتەوە لەو کۆنتراکتی کە لەو کۆنتراکتی کردوێتی لەگەڵ ریال مەدرید. ئەمە طبعاً بدوێنێت هۆکارێکی زۆر خراپ بکاتە سەر یاریزانەکان، چکە 2 ساڵ زیاترە ئەم ڕاهێنەرە لەگەڵ ئەوانە. جا پێت وایە بۆ تەواوی یاریەکان کار بکاتە سەریان یان نا؟ بە دڵنیایەوە کارەکە هیوادارم وانە بێ کاک دانا قسەی باش بکە. ئەزانی کارکردنەکە چیە ئێرۆخان؟ کارکردنەکە ئەوەیە ئێمە یاریمان کردووە، ئەزانین هەر یاریزانێک بڵێن هەر ڕاهێنەرێک تەکنیک و تەکنیکی خۆی هەیە یاریە، ئەمە بۆیە تاسیرە کاتە سەریان. بەڵام ئەوەیە جارێ قۆناغی یەکەمە لەوانەیە لە قۆناغەکانی ترا زیاتر پێوەی دیار بێت، هەرچەند ئێستا قۆناغی یەکەمیش خۆی قورسە، بەس من وا چاوەڕوانەکەم کە تەسەورەکەمیان تاسیری کردووە. بەڵێ جا ئەگەر ئەمە بەو پێی وەکو باسیەکەی ئەگەر وا بوو تەسیریشی لێ کردووە ئەم جاش بەو شێوەیە و لەگەڵ کریستیانۆ ڕۆناڵدۆی ئەوەنە بەهێزە توانیان یەکسان بن، جا ئەگەر وانە بواە چیانەکرد ئیسپانیا؟ ئیسپانیا بیباتەوە. باشە کاکدانا پێشبینیەکانت بۆ یاریەکەی بەلجیکا چیەکە؟ ئەوەندەی نەماوە دەست پێ بکە ئەگەر دەستی پێ نەکرد بێ خەریکە دەست پێکا. بەڵێ بەلجیکا وەکو بەڕێزیش دەزانی پەنەمامە یەکەم جارێکی بگاتە جامی جیهانی
دیسان لەسەر وەرەقا بەلایانی کەم و بەرجی کابێت 4-5 گۆڵکانم ئەمە وا چاوەڕوانەکرێ بەڵامی تر ڕاستە باشە کاکدانا دوا پرسیارم و دوا خاڵی کە باسیەکەین لە بەرنامەی ئەمڕۆماندا ئەو پەناڵتیە بوو کە مسی نەیتوانی بیکات ئەمە هۆی چی بوو یعنی تۆ ناڵێ هەست ناکەی فشارێکی زۆری لەسەر بوو چونکە چاوەڕوانێکی زۆری لێ ئەکرا بە دڵنیاییەوە کێشەی مێسی لەگەڵ ئەرجنتینا ئەوەیە هەموو ئەرجنتین چاوەڕێی ئەم کابراایەکەن کە هەموو شتێکیان بۆ بکات بەڵام ئەویش قەت بۆ ئەرجنتین هیچی نەکردووە لە پاڵوانێتی پێشوشە ئەو لەو ئاستەیانە بوو کە چاوەڕوانەکرا شارەتمان پێکرد مێسی تا ئێستا نەیتوانی پاڵوانێتێکی ئەمریکاش بێت لە بین ئەو 12 تیپەیە بەڵام بەدڵنیا وەکو بەڕێزی شت فۆتانی پەنالتی بۆ هەموو یاریزانێک واردە ینی ڕوئەیە بەڵام بۆ مێسی بەڕاستی ئەوەی کە جێگەی داخە مێسی لە ئەتوانم پێ بڵێم 1/4 پەنالتیەکانی تا ئێستا ئەفوتێنێ 1/4 و لە 7 پەنالتی لە 2 پەنالتی ینی 7 پەنالتی 4 فۆتان بووە بە بۆچوونی من طبعا ئەمە بگورە من نادوانم لە جیاتی ڕاهێنەری ئەرجنتین قەرار بم بەڵام بە بۆچوونی من حەقە مێسی خۆی ئیتر مەجال با بە یاریزانێکی تر وایە بەڵێ کاکدانا حەمەکەریم زۆر سپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە و تۆش بڕۆ تەماشای یاریەکە بکە تا هەفتەی ئایندە باز لەو یاریانی داهاتووشەکەین سپاس دەکەم کاتێکی خۆش سپاس